سڵاتان لەبێ قوتابیانی عزیز و خۆشەویست دینەوە لاتان بۆ باسکردنی یەکێک لە بابەتەکانی تری سەنڕایزتێن بابەتی پرزنت پەرفێکت کە یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان لێرەکانەدا ئەمڕۆ ئێمە باس لەو وشانە دەکەین کە لەگەڵ پرزنت پەرفێکت بەکاردێن present perfect simple signal words ئەو وشانەی ئەو signal words زانەی کە لەگەڵ present perfect بەکاردێن کە چەند وشەیەکن چەند signal wordێکن کە ئەمڕۆ بە تەواوەتی باسییان دەکەین بابەتەکە زۆر گرنگە بابەت لەوەی ئێمە بینە سەر signal wordەکانی present perfect بابزانین present perfect چییە و یاساکەشی چییە present perfect بۆ حاڵەتێک بەکاردێ کە لە ڕابردوودا کارێکت ئەنجام داوە لە ئێستادا ئەنجامەکەی هەیە بۆ نمونە دەڵێم I have written the topic I have written the topic کاتێککە دەڵێم I have written the topic واتە من لە ڕابردوودا تۆپیکەکەم نووسیوە and I have the result now و هەروەها ئەنجامەکەیم هێت ئێوە سەیرکەن لەرەکانە من لە ڕابردوودا ئەوەم ئامادە کردووە کارێک لە ڕابردوودا ڕووداوە ئەنجامەکەیم هەیە کە ئێستا لەبەردەستمە I have the result now زۆر باش ئەوە لە ڕووی مینینگەوە لە ڕووی یاساشەوە تەبعاً یەکێکە لە هەرە بابەتە ئاسانەکان لەبەر ئەوەی کە پێم وایە کە بەڕێستان هەمووتان دەیزانن یاسا present perfect چی بوو present perfect rule یاساکەی چی بوو دەمانگوت subject دوای subject have دوای ئەویش لە have لە has یەکێکیان have یان has اینجا دوای ئەو PP یاخود past participle of the verb ئەمە یاسای ئەرەیەتی طبعا بنمونە دەڵێم I have written the topic they have played football she has broken the window ئێمە دەزانین کە ئەم پیپیە دەکرێت ئیدیەک بێت هەر ئیدیەک لە دوای هاو و هازەوە بێت طبعا ئەوە دەبێتە شێوەی سێم دەبێتە پیپی یانیش دەکرێت ئەو پیپیە ئەو ڤێربانە بن کە ڤێربی سێیان پێدەوترێت لە کۆتایی کتابەکە داواتە شێوەی سێمی ڤێرب بۆ نمونە دەڵێن write wrote written written شێوەی سێمی ڤێربەکەمانە written شێوەی سێمی ڤێربەکەمانە کەواتە ئەو پیپیەکە هەمانە دەکرێت ئیدی بێت بە مەرجێک بە دوای هاو و هازەوە بێت دەشکرێت ڤێربی شێوەی سێم بێت ئەمە لە ڕووی یاساوە طبعا لە present perfect دا بۆ نەرێکردن have not و has not بەکاردێنم یاخود دەبێت کورتی کەم بۆ دەڵێم haven't hasn't هەروەها بۆ پرسیاریش تەنها دانهێنمە سەرەتای ڕستەوە تەنها دانهێنمە سەرەتای ڕستەوە بە نمونە دەڵێم have they tried their best have they tried their best ئەها لێرەکانە tried ئیدیە بەڵام لەبەر ئەوەی کە لەگەڵ have و has بەکارهاتەوە کەواتە دەوری شێوەی سێمی بینیوە دەڵێم has he played the role ئەها ئیدیە بە هەمان شێواز یانیش دەڵێم have you looked at your etc شتێک تاوا دەکەی کۆمپلیمنتێک دێنی have you watched the movie have you looked at the book بۆ نمونە دەڵێم have you traveled abroad ئەوانە هەموو ڤێرب ئیدین باشە ئەو ڤێرب ئیدیانە دووبارە پێتان دەڵێمەوە کە دەوری PP دەوری شێوەی سێم دەبینن دەشکرێ بڵێم have you written the book have you written the letter have you broken the window تۆ پەنجەرەکەت شکاندووە کەواتە دەکرێت شێوەی سێم بە ئیدی دەرکەوێت یاخود بە ڤێربێکی شێوەی سێم دەرکەوێت کە irregular verb و کۆمەڵی سێمی ڤێربەکانە ئێستا لە present perfect دا ئێمە حاڵەتێکمان هەیە یاخود با بڵێن چەند وشەیەکمان هەیە کە تیایدا ئێمە لە present perfect signal wordەکانی پێدەناسینەوە با بزانین ئێمە ئەو وشانەی کە هەمانە لە present perfect دا کام وشانن present perfect signal words واتە چی واتە بەڕێزت کاتێک کە ئەو وشانە دەبینی کە ئێستا من باسییان دەکەم ئەو وشانە لەگەڵ یاسای present perfect دا بەکاردێت بنمونە پێت دەڵێ already just لە ڕستێکدا لە تێستێکدا بۆ بەکاربێنە تۆ دەچێت ڕاستەوخۆ یاسای present perfect بیر دێتەوە نمونەیەک لەسەر present perfecتی بۆ دەنووسی یانیش با بڵێن ئەو
ئەو شانە لە ئیمتحان بۆ دێتەوە پێت دەڵێ بەچی شێوازێک بە کام شێوە بزانین داخوا لەکوێ بەکاردێن و لە زۆری ڕستەیەکیش بەکاردێن واتە ئەوەی کە لە سیگنل وەردسەکانی پرزنت پرفێکت گرنگە دوو شتە یەکەمیان ئەوەیە دەبێ بزانین ئەو ڕستانە لە ڕستەی ئەرێ بەکاردێ لە ڕستەی نەرێ بەکاردێ یاخود لە ڕستەی پرسیاریەوە هەنگاوی یەکەممان هەنگاوی دووەمیشمان بزانین داخوا دەکەوێتە کوێی ڕستەکەەوە داخوا دەکەوێتە کوێ ڕستەوە لەبەرەوەی هەر یەکێک لە ئەمانە تایبەتمەندی خوانەوە دێ بزانین داخوا دەکەونە کام بەشەی ڕستەکەەوە زۆر باش هاوڕێ سەرەتا ئێمە دێنە سەر دوو signal words کە بریتین لە already just واتە من هەر کاتێک کە already just بینی دەڵم ئەو وشانە بریتی ئەو وشانە ئەوانە کە ئێمە لەگەڵ present perfect یان بەکاردێنم already just لە ڕستەی ئەرێدا بەکاردێت لە ڕستەی ئەرێدا بەکاردێت ئێمە گرنگە بزانین وەکو پێمتن دوو هەنگاو زۆر گرنگ بوو یەکەمیان ئەوەیە کە ئەمە بزانم ڕستەیەکی ئەرێ نەرێ یاخود پرسیارە بۆ ئەوەی کە ئەو شێ لەگەڵ بەکاردێنین بزانین داخوا وشەکە ڕاست و گونجاوە بە نسبەت تێنسەکەەوە یاخود نا دواتر گرنگە بزانین داخوا ئایا ئەو شوێنەیە ئەو شوێنێک کە وشەکەمان تێدا داناوە داخوا گونجاوە یانە بنمونە already just دەکەونە دوای have وازەوە دەکەونە پێش past participle verbەکەەوە واتە دەکەوێتە ئەو مەودایەوە کە have وهازی تێدا هەروەها verبی شێوەی سێمان هەیە دەکەوێتە ئەو مەودایەوە اینجا یاساکەیە یاساکە طبعا یاسای present perfectە تەنها already just جێ دەکەمەوە لەو یاسایداکە هەمە بەپێی ئەو تێبینیانەی کە وتمن بنمونە the bus has already left پێش هەموو شتێک the bus subjectە has تاکە لەبەر ئەوەی already لە دوای have وازەوە بەکاردێت بەڵێ دەڵێ between have was and past participle of the verb لە بینی have was هەروەها لە بینی شێوەی سێمی verبەکە هەماندا هەیە اینجا already دادەنین گوتمان already و just دەتوانین لە شوێنی یەکتردا بەکار بێنین هەردووکیان لە ڕستەی ئەرێدا بەکار دێن the bus has just left the bus has already left دەتوانین هەردووکیان بەو شازە بەکار بێنین ئەوە بەنسبەت already و justەوە چیمان هەیە neverمان هەیە never in negative sentences لە ڕستەی نەرێدا بەکاری دێنم negative sentence لە ڕستەی نەرێدا بەکاری دێنم دەکەوێتە کوێوە دەکەوێتە پاش have و has هەروەها پاش دەکەوێتە پاش have و hasەوە دەشکەوێتەوە پێش past participle verbەکەەوە بنمونە واتە چی واتە never دەکەوێتە have و has پێش دەکەوێتە دوای have و has هەروەها دەکەوێتە پێش past participle verbەکەەوە never لە ڕووی پزیشنەوە لە ڕووی شوێنەوە یەکسانە بە already و justەوە لە ڕووی شوێنەوە یەکسانە بە واتە لە هەمان شوێن بەکاردێکە already و justمان بەکاردێن ئەی جیاوازیان چییە جیاوازیان ئەوەیە ئێمە لە already و just لە ڕستەی ئەرێ بەکارمان دێنن بەڵام هەرچی never لە ڕستەی نەرێ بەکار دێنین هەرچی never لە ڕستەی نەرێدا بەکاری دێنین دەنا وەکو وتمان لە ڕووی پەزیشنەوە هیچ کێشەی نییە هیچ جیاوازیەکیان نییە هەردووکیان دەکەون دوای have و hasەوە و هەردووکیان دەکەونە پێش verbi شێوەی سێمەوە بنوڵم I have never been to London I have never been to London ئاگادار بە never لەگەڵ نۆت بەکار نایەت never لەگەڵ نۆت بەکار نایەت تەنها ڕستەکە نەرێ دەکات واتە خودی خۆی ڕستەکە نەرێ دەکات نەوەکو بڵێم وەڵا دەبێت نۆتم هەبێت لە ڕستەکەدا نەخێر بێت شێوازێک نابێت نۆتم لە ڕستەکەدا هەبێت بەڵکو never بۆ خۆی مانای نۆت بە ڕستەکە دەبەخشێت بۆ خۆی مانای نۆت بە ڕستەکە دەبەخشێت و ئەگە دەڵێن لە نێگەتیڤ سنتێنسدا واتە ڕستەکە نەرێ دەکات واتە ڕستەی ئەو ڕستەیە کە هەمانە present perfectەکە دەکات بە ڕستەیەکی نەرێ اینجا چیمان هەیە everمان هەیە ever جیاوازترە لە ئەوان سیرکەن ever لەگەڵ ڕستەی پرسیار mainly interrogative sentences واتە بەگشتی و زیاتر لەگەڵ ڕستەی پرسیاری بەکاردێت چی ever لەگەڵ ڕستەی پرسیاری بەکاردێت already و just لەگەڵ ئەرێ never لەگەڵ نەرێ هەروەها ever لەگەڵ ڕستەی پرسیاری بەکاردێنین جێەکەی between the subject and the past participle لە بینی subject و لە بینی past participleەکەیدا سەیری یاساکەکەن لێرەکانەدا have و hasمان هەیە لەبەرەوەی پرسیاری have و has کەوتۆتە سەرەتای ڕستەوە
باشە دواتر طبعا سبجەکتێک دەجاوز سبجەکتەکە تاکەیان کو بەگوێری تاکوکۆکی هاڤە هازدادەنم لە ڕستەکەدا دواتر ئێڤرم هەیە دواتر شێوەی سێمی ڤێربەکەم هەیە وەکو باسماکە جاو شێوەی سێمە دەکرێت دیبێ دەکرێت خود هەر ئەو ڤێربانم کە لە ستونی سێمی ناو کتابەکەی بەڕێستاندا هەیە نمونە Have you ever tried Chinese food? Have you ever tried Chinese food? سێرکەن هاوڕێیان have لەگەڵ یو بەکاردێ بەڵێ بەکاردێ ئێڤە لە ڕستەی پرسیاریدا بەکاردێ بەڵێ بەکاردێ بەڵام ئاگادار بن نێڤە already just ناکرێت لەو ڕستەیدا بەکاردێ بۆچی لەبەرەوەی ڕستەکەمان پرسیاریە پرسیاری ئێڤە لەگەڵ بەکاردێ نێڤەر و جەست و already لەگەڵ بەکارنیان ئەوانەی کە لەسەرەوە باسمان کرد بەم شێوازە دەبێت گیان بکەینەوە وشەیەکی تر کە لە present perfect دا بەکاردێت چیە وشەی یەتە yet signal wordی yet 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 negative and interrogative sentences لە ڕستەی نەرێ و لە ڕستەی پرسیاریدا بەکاردێت لە ڕستەی نەرێ هەروەها لە ڕستەی پرسیاریدا بەکاردێت ئەوە زۆر گرنگە بیزانین هەم لە ڕستەی نەرێ و هەمش لە ڕستەی پرسیاری بەکار دێت تا ئێستا تەنها یەتمان خوێندووە لە هەردوو جۆری ڕستەی ئەرێ و لە ڕستەی نەرێ بەکار عفوان لە ڕستەی نەرێ و لە ڕستەی پرسیاریدا بەکار بێت پزیشنی یەت جیاوازە لەوانی تر ئەوانی تر دەکەوتنە ناوەندی ڕستەوە هەرچی ئۆڕەدی جەست بۆ ڕاستەوخۆ بە دوای هاڤ و هازەوە دادەهات و دەکەوتەوە پێش فێربی شێوەی سێمەکەوە هەرچی ئێڤە بوو دەکەوتە دوای سەبجەکتەوە دەمانگوت have you ever بەو شێوازە یەت ناکەوێتە ئەوەوە یەت دەکەوێتە کۆتایی ڕستەوە یەت لە کۆتایی ڕستەدا بەکاردێتەوە تا کە تۆ پرسیارەکەت بۆ هاتەوە ئەو بورگەی کۆتایی بۆشایی بوو تەنها یەت هەتاوەکو ئێستا کە خوێندومانە تەنها یەت بۆی دەبێت کە دواتریش باسیەوانی تریش دەکەین لە ڕووی یاساوە بەو شێوازەیە سەبجەکتێکم هەیە جا ئەو سەبجەکتە تاکە ناوێکی تاکە ناچی کۆیە plural nouns singular nouns یاخود plural pronouns یاخود singular pronouns هەرچی هەیە بە گوێرەی خۆی دایدەنێ ئاگادار بن نۆت هەیە بۆ لەبەر ئەوەی مەبەستمان پێ زۆر یەکەمە کە نەرێیە نەرێیە I haven't finished my project yet بەڕێزت ئێرەکانت بۆ دەکرێت بە بۆشایی لەو حاڵەتەیدا چی ڕاستە یەت ڕاستە لەبەر هەم شوێنەکە هەمیش ڕستەکەمان نەرێیە ئەی ئەگە پرسیاری بە مامۆستا چی لێ دێت تەنها یاسای present perfect بیکە بە یاسای پرسیاری ئەوەی کە باسمان کردە سەرتاوە یەت دەکەوێتە کۆتایی ڕستەوە شوێنەکەی هەروەکو خۆیەتی Have you tried the food yet? Have you tried the food yet? تاوەکو ئێستا خواردنەکەت خواردووە تاوەکو ئێستا خواردنەکەت تاقی کردووەتەوە بەو شێوازە کاتە یەت ئاگادار بن لە دوو جۆرە سەرکات ڕستەی نەرێ ڕستەی پرسیاری دەکەوێتە کۆتایی ڕستەوە لە هەردوو حاڵەتەکەشدا ئاگادار بن گوتمان ئەگە بڵێن لە ڕستەی نەرێدا دەبێت نۆت هەبێ وەکو وەکو بابەتەکانی وەکو وشەکانی تر نییە دەبێت لێرەکاندا خودی وشەکەی هەبێ ئاگادار بن گوتمان دەکەوێتە کۆتایی ڕستەوە نمونەشمان بۆ هەردوو حاڵەتەکەی هێناوە کە برتی بوون لە نەرێ و لە پرسیاری ئێستا وشەیەکی تر کە هەمانە سیگنەڵ وەردێکی تر کە هەمانە وشەی ستیلە ستیل وەکو ئەوانە تر کۆمن نییە واتە ئەوەندە بەرچاو نییە لەوانێ ئەوەندە بەرچاوت نەکەوێت وەکو ئۆڕەدی و جەست و ئێڤەر و نێڤەر ئەوانە بەرچاوت نەکەوێت بەڵام هێشتا ها گرنگە بۆی کە بەڕێزت بیزانین دێبزانین کە ستیل لەگەڵ ڕستەی نەرێدا بەکاردێت ستیل لەگەڵ ڕستەی نەرێدا بەکار دێت ئەوە زانیمان کە لەگەڵ ڕستەی نەرێ بەکار دێت دەکەوێتە کوێ ڕاستەوخۆ دەکەوێتە دوای سەبجەکتەوە ئەوە جیاوازی ئەوەیە کە گوتمان هەر وشێ و تایبەتمەندی خۆی هەیە ڕاستە ڕستەیەکی نەرەیە خۆ وشەی تریشمان خوێند کە نەرەیە یاخود مانای نەرێ دەبەخشێ لە present perfectدا ئەی جیاوازەکە چێ گوتمان چەند شتێک گرنگ بوو شوێنی ڕستەکە عفوان شوێنی وشەکە واتە ئەو وشەیە لەکوێ ڕستەکە بەکاردێ هەروەها داخوا ئەرێ یان نەرێ ڕاستە نەرێ وشەی ترمان هەبوو کە لە نەرێدا بەکاردەهات بەڵام هیچ وشەیەکی ترمان نەبوو کە ڕاستەوخۆ بە دوای سەبجەکتدا بێ she still لەبەرەوەی شیە دەڵێم has لەبەرەوەی نەرێ دەڵێم hasn't she still hasn't done her homework ئەو تاوەکو هێشتا ئەرکەکەی ئەرکی ماڵەوەی جێبەجێ
نەکردووە کاتە ستیلش گوتمان لەگەڵ نەرێ بەکار دێ هەروەها بۆ ڕستەی ڕاستەخۆ لە دوای سەبجێکتەوە بەکار دێت. وشەیەکی ترمان هەیە کە زۆر جار لەگەڵ پرزنت پرفکت بەکاردێن ئاگادار بن هیچ یەکێک لەوانە 100% ئەوە نیە بڵێم من تەنها ئەوانە لەگەڵ پرزنت پرفکت بەکاردێنم. ئەوانە لەگەڵ تێنسی تریش بەکاردێن بەڵام ئەوەی ئێمە باسی دەکەین ئەو وشانە زۆرترین کات لەگەڵ پرزنت پرفکت بەکاردێن. ئەو وشانە زۆرترین کات لەگەڵ پرزنت پرفکت بەکاردێن. How long طبعا وشەی پرسە مادەم وشەی پرسە دەبێت لە ڕستەی پرسیاریدا بەکار بێ. مادام وشەی پرسە دەبێت لە ڕستەی پرسیاریدا بەکار بێت. کاتە ئەوە ڕستەی پرسیاری ئەوە هەنگاوی یەکەم. لەبەر ئەوەی WH question دەکەوێتە سەرەتا ڕستەوە کاتە at the very beginning of the sentence لە سەرەتا ڕستەوە بەکاری دێنم. How long have you lived here? How long have you lived there? ماوەی چەندە لەوێ دەژیت؟ ماوەی چەندە لێرە دەژیت؟ کاتە لە ڕستەی پرسیاری بەکارم هێناوە لە سەرەتا ڕستەوەش بووە فەرقیشی نییە لەگەڵ تاک بێ یاخود کۆ بێت لەبەرەوە ئەمە وشەی پرسە و وشەکانی ترش باسمان کرد گوتمان هیچ فەرقیان نییە بۆ تاک یاخود بۆ کۆ بەکاریان بێنین. دانەیەکی ترمان هەیە وشەیەکی سیگنەل وەردێکی ترمان هەیە کە زۆر زۆر گرنگە ئەویش بریتێ لە so far. So far تاوەکو هێشتا هیچیان وەکو so far نەبوون. So far جیاوازە لە هەموو ئەوانی تر. So far دەتوانێت لە ڕستەی نەرێدا بەکار بێت دەتوانێت لە ڕستەی نەرێدا بەکار بێت هەروەها دەتوانێت لە ڕستەی ئەرێ بەکاری بێنین ئەوە نەرێ ئەوە ئەرێ ئەوە پرسیاری کەواتە so far تاکە وشەیە با بڵێن لەوانەیە کە تاوەکو هێشتا باسمان کردووە لە هەر سێ جۆری ڕستە بەکار بێت نەرێ ئەرێ پرسیاری. بەمانای چی دێ بەواتە up to now یاخود until now دێواتە تاوەکو هێشتا تاوەکو هێشتا. نمونە I have done 3 exercises so far. I have done 3 exercises so far. ڕستەکەم ڕستەیەشی پۆزەتیڤە ئەمان دەگرێتەوە کاتە شوێنەکەی گرنگە لە کوێ بەکاردێت at the end of the sentence لە کۆتایی ڕستەدا بەکاردێت لە کۆتایی ڕستەدا بەکاردێت ئەمە ڕستەی پۆزەتیڤ. I haven't done anything so far. تاوەکو هێشتا هیچم نەکردووە کام جۆرەیانە نێگەتیڤە شوێنەکەی لە هەر هەمان بەڵێ هەمان شوێن. What have you done so far? ئەمە نیشانەی پرسیار ئەمە نیشانەی پرسیار شوێنەکەی هەر دەکەوێتە کۆتایی ڕستەوە هەر دەکەوێتە کۆتایی ڕستەوە کاتە so far وتمان تاکە وشەیە کە لە هەر سێ جۆرە ڕستەکە نەرێ ئەرێ پرسیاری بەکار دێت دەشکەوێتە کۆتایی ڕستەوە. چیمان ماوە؟ سنس و فۆرمان ماوە دوو وشە هەرە ئاسانەکان و هەرە گرنگەکانش لە هەمویان باوترە. For بەواتای a time period دێواتە ماوەیەک بۆ نمونە I have taught English for 10 years سێکن هاوڕێیان کاتێککە دەڵێن for ماوەکەم دیارە واتە duration-ەکەم واتە a time period-ەکەم دیارە بۆ ماوەی ئەوەندە for 10 years سێکن 10 years تۆ ماوەکە دیارە بەڵام خاڵی دەستپێکت نییە هەر کاتێکی خاڵی دەستپێکت هەبوو سنس بەکاردێنی بەڵام هەر کاتێکی ماوەت هەبوو بەڵام خاڵی دەستپێکت نەبوو ئەوە ناتوانانی بە هیچ شێوازێک ناتوانانی بە هیچ شێوازێک ئەوان بەکاربێنێت کاتە دێرەکانە جیاوازەکە چییە فۆرت هەبوو ماوەکە دیارە ماوەکە دیارە واتە دەزانی داخۆ ماوەکەی چەندە چەندی خەیاندووە بەڵام خاڵی دەستپێکت نییە خاڵی دەستپێک نییە واتە starting point نییە تۆ نازانی داخوا starting pointet لە فۆردا چییە بەڵام دێم لە سنسدا a point in time خاڵی دەستپێکت دیارە خاڵی دەستپێکت دیارە تەبانەوە لە جێگەوەی کە بەڕێز دەچی هەچی مانگ و ساڵ و ڕۆژ ئەوەی لەبەری کە تو بزانانی داخوا کامان لەگەڵ کامی بەکارێت تەنها ئەوە دەبزانم since خاڵی دەستپێکت دیارە I have taught at Clever since 2012 دەرس دەڵێمەوە لە 2012ەوە واتە چی واتە خاڵی دەستپێکم دیارە کە بێم ئەو ڕستەیە بگۆڕم دەبێ بڵێم کە بم هەیە ئەم سنسە بگۆڕم بۆ فۆر دەڵێم چی دەڵێم I have taught at Clever for 10 years
for 10 years بۆ ماوەی 10 ساڵ کەواتە ماوەکەت هەبوو for بەکاردێنی ماوەکەت نەبوو واتە خاڵی دەستپێکت دیار بوو بەڵام نەزانی تا چەندە واتە خاڵی دەستپێکت دیار بوو کەواتە since بەکاردێنی ئەوە بەس ئەوەندە بزانە پێویست ناکات تۆ هەموو زانێری وردەکاریەکانی تر لەبەر بکەیت کاتە هاوڕێیان ئێمە باسی چەند وشەیەکمان کرد ئەوەی کە وتمان گرنگە بەڕێستان بیزان و کۆنتترۆلیکەن ئەو موشانە لەگەڵ present perfectدا بەکاردێن گوتمان یاسا present perfect بریتیە لە subject have has زائدەن pp لەو یاسای کە هەمانە present perfectدا گوتمان مانە گشتەکەی ئەوەیە کە تۆ لە ڕابردوودا کارێکت کردووە ئەو کارە لە ئێستادا ئەنجامێکی بەدەستەوەیە واتە لە ڕابردوودا کارێکت کردووە لە ئێستادا ئەنجامێکت هەیە یاخود کاریگەری ئیشەکەت لە ئێستادا هەیە لە present perfectدا کۆمەڵێک وشە هەن signal word هەن کە عادەتەن ئەم وشانە لەگەڵ present perfectدا بەکاردێن بەڵام ئەوانە ڕەندم نین واتە ئەو نین من لەخۆ بتوانم هەر وشە بەدڵ خۆم نەشنگدان نەخێر کۆمەڵێک شت هەیە بۆ ئەوەی کە بزانم داخوا چۆنی بەکاردێنم لەم وشانەدا گرنگە داخوا بزانم ئەو وشەیە کە هەمە لە ڕستەی ئەرێ نەرێ یاخود پرسیاری بەکاردێنم ئەوە هەنگاوی یەکەم ڕستەکە ئەرێ نەرێ یاخود پرسیاریە هەنگاوی دووەمم ئایا لە کوێی ڕستەکە بەکاردێت کە دەڵم لە کوێی ڕستەکە ئەمە بیرتان بێ وشەمان هەبوو لە سەرتاوە بەکاردەهات وشەی ترمان هەبوو لە کۆتایی بەکاردەهات هەروەها وشەی ترمان هەبوو لە ناوەندەوە بەکاردەهات کاتە گرنگە بزانم ئەو وشەیە کە هەمە دەکەوێتە کوێی ڕستەکەەوە دەکەوێتە کوێی ڕستەکەەوە اینجا گوتیشمان ئاگادار بن بێت شازێک لێمان تێک ناچێت لەبەرەوەی گوتمان ئەگەر ڕستەکە بۆ من دوو شەمان هەیە لە ئەرێدا بەکاردێن پزیشنەکان جیاوازە شوێنەکان جیاوازە کەواتە گرنگە بزانم شوێنەکەی کوێیە گرنگە بزانم دەخوا پرسیاری ئەرێ یاخود نەرێ هەروەها گرنگە بەراوردکاریەکی زۆر جوان لە نێوان هەمویاندا بکەم بەو شازەی کە باسمان کرد بەڕێزیشت دەتوانانی لەسەر دەفتەرێک ئەو شتانێک کە من پێم وتویت و بۆم ڕوو کردویتەوە بیان نووسیتەوە دەرسی ئەم ڕۆژمان تەواو بوو هیوادارم سوودتان بێنێ بێ و هەر سەرکەوتوو بێن ئینشاء الله